دۆناڵد ترامپ دەڵێت 5 ملیۆن لاپەڕە و بەڵگەنامەی نهێنی لەبارەی کوشتنی جۆن کەنەدی سەرۆکی پێشووی ئەمریکا بڵاو دەکەمەوە. لە سەروبەندی بانگەشەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا، دۆناڵد ترامپ بەردەوام هەڕەشەی ئەوەی دەکرد ئەگەر بوومەوە بە سەرۆکی ئەمریکا بەڵگەنامە نهێنیەکانی کوشتنی جۆن کەنەدی سەرۆکی پێشووی ئەمریکا بڵاو دەکەمەوە. لە تازەترین لێدوانیدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەڵێت 5 ملیۆن لاپەڕە و بەڵگەنامەی نهێنی کوشتنی جۆن کەنەدی کە بۆمەوەی 6 ساڵە لە هاوڵاتیانی ئەمریکا شاردراوەتەوە ئاشکرا دەکەم. جۆن کەنەدی 43یەمین سەرۆکی ئەمریکا لە 22 یانزەی 1963 لە ویلایەتی تەکزاس بە تەقەی ڕاستەوخۆ کوژرا. 7 خولەک دوای ڕووداوەکە گومان لێکراوێک لەلایەن پۆلیسی شاری داڵاسەوە دەستگیرکرا بە ناوی هاروی ئۆسۆوایلد. بەپێی یاسای ویلایەتی تەکزاس تاوانبارکرا بە کوشتنی کەنەدی و لە ڕێگەی پەخشی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنەوە بردرایە بەندیخانەی شارەکە. دوای نیو کاتژمێر مردنی هارویش ڕاگەیاندرا. ترامپ دەشڵێت هەر ئەوە نا، بەڵکو بەڵگەکانی جێفری ئێدوارد ئێپیشتاینیش ئاشکرا دەکەم کە بازرگان و تاوانبارێکی گەورەی سێکسی منداڵان بوو و لە ساڵی 2019 لە بەندیخانە بە ڕووداوێکی گوماناوی گیانی لەدەستدا. ترامپ دەڵێت بە کەیسەکەی جێفری کە پێشتر لە ساڵی 2005 دەستگیر کرابوو، نهێنی هەردوو خێزان و بنەماڵی جۆرج بوش و بیل کلینتۆن ئاشکرا دەبێت کە چیان کردووە. هەر لەسەر ئەم لێدوانانەی ترامپ، ئەلێکساندەر دۆگین ناسراو بە فەیلسوفەکەی ڤلادیمیر پۆتین وتی ئەگەر دۆناڵد ترامپ دەست بۆ بەڵگەنامە نهێنیەکانی کوشتنی جۆن کەنەدی ببات، ئەوە زۆر نابات و دەکوژرێت. ئەوەی ڕوونا ئەوەیە کە ترامپ سوورە لەسەر هەڵدانەوەی لاپەڕە نهێنیەکانی کوشتنی کەنەدی و دەڵێت ئەو دۆسیەیە یەکێکە لەو 100 بەڵێنەی کە بە خەڵکی ئەمریکام داوە جێبەجێ بکەم.